سلام علیکم و رحمة الله وبرکاته. خۆشەویستان و ئازیزانم، یەکێک لەو هاوڵانێکەوە لە لای پێغەمبەری خوا زۆر خۆشەویست بووە و ئەو هاوڵێکەوە ناسراوە بە کەسێکی بە ئازا و بەتوانە نزیکەی لە 100 جەنگدا بەشداری کردووە، نزیکەی 70 جاریش لە شەڕەکاندا بریندار بووە. ئەم کەسە ئازای و بەتوانایە کە لە مێژوودا ناوی هاتووە بە سەیف الله کە پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم ئەو نازناوی پێبەخشی کە شمشێری خوددایە. ئەویش خالیدی کوڕی وەلیدە. بابزانی خالیدی کوڕ وەلید چ هۆکارێک دەبێتە هۆی موسڵمانبوونی خالیدی کوڕ وەلید، چۆن ئەم بڕیارە دەداکەوە لە دژایەتیکردنی موسڵمانەکان بۆ بەرگریکردن لە ئاینی پیرۆزی ئیسلام، بۆ ئەوی بەشداری 100 جەنگ بکات لە دژی کافرەکانی هەم ئیمپراتۆرەتی ساسانی و هەم ئیمپراتۆرەتی بێزەنتی ئەو کاتە. یعنی شەڕکردن لەگەڵ دوو ئیمپراتۆریەت لەلایەن کەسێکەوە کە خالیدی کوڕی وەلیدە. ئەم کەسە دەبێت چ توانایەکی هەبێت کە ئیمام عومەر لە نزیکەی هێزی 1000 کەسی هەیە خالیدی کوڕی وەلید. با بزانین چۆن ئەم کەسایەتیە موسڵمان دەبێت بە چ هۆکارێک. لە سوڵحی حودەیبیە لە ساڵی شەشەمی کۆچی کاتێک کە موسڵمانەکان و پێغەمبەری خوا بەنیازی عومرەکردن بوون بۆ کەعبەی پیرۆز و بۆ شاری مەککە، ئەو کاتە خالیدی کوڕ وەلید کە هێشتا ئیمانی نەینا و لەسەر بەرگریکردن بووە لە قوڕەیش و لە کافرەکان، دەیەوێت بزانی ئایا کە موسڵمانەکان کە دێنە مەککە دێنە ماڵی خوا چۆن لە ناویان بات، نەهێڵی بێتە ژۆرێ، نەهێڵن داخلی شاری مەککەی پیرۆز بن. خالیدی کوڕ وەلید زانیاری کۆ دەکاتەوە لەسەر ئەوەی کەوا چ کاتێک موسڵمانەکان بێ ئاگان لە دنیادا بۆ ئەوی هێرش بکاتە سەریان. زانیاری کۆ کردەوە بۆ ئەوەی موسڵمانەکان لە کاتی نوێشکردندا لە کاتی سوزدەبردندا ئاگیان لە دنیا نامێنێت. بۆیە خالید پیلانێکی وایدانەکە هێرش بکاتە سەر موسڵمانەکان لە کاتی سوزدەبردندا بێت. بۆیە خۆی ئامادە دەکات کە لە نوێژی عەسردا بۆ ئەوەی هێرش بکاتە سەر موسڵمانەکان. بەڵام خوای گەورە ئاگادارە بە دڵی خالیدی کوڕی وەلید، ئاگادارە بە دڵی کافرەکان. ئین الله علیم بذات الصدور. خوای گەورە ئاگاداری دڵەکانە کە لە ناو چیەکاندایە. خوای گەورە ئاەتێک دادەبەزێن بۆ پێغەمبەری خوا کە سەڵات الخەوف، ئەو ئاەتێک کە باسی نوێژی ترساندن دەکات کە پێویستە لە کاتی جەنگدا ئەم نوێژەکان بەم شێوازە بکرێت. واتە ڕیزێکە دەستنە سوزدا، ڕیزەکەی دواتر بە پێوە دەبن و چەندین شێوازی هەیە ئەم نوێژکردنە، کەواتە بەردەوام ریزێک لە پشتەوە ئاگادارە بەرامبەر بە دوژمن. بۆیە کاتێک کە خالیدی کوڕ وەلید ئەم مەشەدە دەبینی لە نوێژی عەسردا، کاریگەری لێ دەکات، دەڵێت دیارە موسڵمانەکان شتێک هەیە کە ئاگاداری ئەو پلانەوە کە پیلانی خالیدی کەشف کردبێ کە ئاگاداریانی کردو کە شێوازی نوێژ گۆڕینەکەیوە. ئەمە دەبێت چۆن بێت؟ بێگومان بێ حکمت نییە. ئەمە یەکێکە لە هۆکارانێکە وا دەکا خالیدی کوڕ وەلید ببێت موسڵمان، کە وا دیارە موسڵمانەکان کە لە نوێژی عەسردا لە کاتی سوزدەبردندا کۆمەڵێکیش بە پێوەنا، دیارە پلانەکەی خالیدی کوڕ وەلید هەڵدەوەشێتەوە، ناتوانێت هێرش بکات. بەڵام ئەو بوو لە سوڵحی حودەیبیە دەکەن و موسڵمانەکان لەو ساڵدا عومرە ناکەن و دەگەڕێنەوە تاوەکو ساڵی دواتر بێن عومرە بکەن. خالیدی کوڕ وەلید دوای ئەوەی کە دەبێتە موسڵمان و دێتە لای پێغەمبەری خوا و ئیمان دێنێت، ئەم ئازایەتیە و بەتوانای خالید هەر بەردەوام دەبێت لە دوای ئیسلامیش. کە موسڵمان دەبێت بزانە چ شەڕێک دەکات لە پێناو ئیسلام، لە پێناو بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام بەرامبەر بە ئیمپراتۆرەتی ساسانی و بەرامبەر ئیمپراتۆرەتی بێزەنتی ئەو کاتە. یعنی لە شەڕی ذات السەلاسیل، ئەو شەڕێکەوە ساسانیەکان خۆیان دەبەستنەوە بە سنجیر بۆ ئەوەی ڕانەکەن لە بەرامبەر موسڵمانەکان، بەڵام خالید بەسەریاندا سەر دەکەوێت. کاتێک کە ئیمامی عومەر نامەیەک بۆ خالیدی کوڕ وەلید دەنێریت کە سوپاکەی بکاتە دوو بەش، بەشێکی لە عێراق بەجێ بمێنێ، بەشێکی تری بۆ وڵاتی شام بڕوات. ئەوە بوو کاتێک کە خالیدی کوڕ ئەو نامەی ئیمامی عومەری پێدەگات بۆ ئەوی سوپاکەی لە عێراق بباتە وڵاتی شام،
دەوی ڕێگایەک تاقی بکاتەوە کە کەس ئەو ڕێگای تاقی نەکردبێتەوە. بۆیە بیابانێک و سەحرایەک هەڵدەبژێرێکە موسڵمانەکان بەوێدا بڕۆن، کەس ئەو ڕێتاقی نەکردوێتەوە جێشێک بەوێدا ببات، سوپایەک بەوێدا ببات. بۆیە پرسیار دەکات و ڕاوێژ دەکات بە برادەرەکان و سەرکردەی سوپاکانی تر، ئایا کەس هەیە ئەم ڕێگای شارەزا بێت بۆ وڵاتی شام و بوسڕا؟ بۆ یەکێکیان دەڵێت تەنها یەکێس دەڵێ من بە بچووکی لەگەڵ باوکم بەم سەحرا و بیابانەدا ڕۆشتینە. بۆیە خالی کوڕوەلید بڕیاردا سوپاکەی بکاتە دوو بەش. 9,000 کەس بە ڕێگایەکدا دەڕکە بڕیاری ئازایانەی خالی کوڕیوەلید بڕیار دەکات بەم سەحرادا بڕوات. ئەگەر بێت و لە ماوەی 5 ڕۆژ 6 ڕۆژ ئەم سەحرایە نەبڕن، ئەوە 9,000 کەس گیانی لەدەستدات دەفوتێ لە توێنێتیان لە برسێتیان. بەڵام خالی کوڕوەلید پلانەکەی ئازانە جێبەجێ دەکات و خوشتەکانی خۆی پڕ ئاو دەکات و دایان بەستێتەوە ڕوو دەکەنە ئەم سەحرا و بیابانە کەوا دەتوانین لە ماوەی 5 ڕۆژ 6 ڕۆژ ئەم سەحرای ببڕن بۆ ئەوە ڕوبەڕووی سوپای ڕۆمەکان ببنەوە. بەڵام لەوێشدا هەمیشە سەرکەوتوو بووە لە یەک کاتدا جەنگ بەرامبەر بە دوو ئیمپراتۆرێتی زلهێزی ئەو کاتەی جیهان کە خالیدی کوڕوەلید یەکێکە لەو سەرکردانەی کە توانی ڕوبەڕوویان بێتەوە کە ئەمیش بەرەکەتی ئیسلامە و بەرەکەتی ئیمانە، کەوا دەکات کەسێکی ئازا و بەتوانە کەچی لە کۆتاییەکەیدا خالیدی کوڕوەلید شەهید ناکرێت بەدەستی کافرەکان ناشکێت، چونکە پێغەمبەری خوا فەرمێتی خالیدی کوڕوەلید شمشێری خوایە. زانایان دەفەرمونون شمشێری خوا نابێت بەدەستی کافرەکان دابشکێت، لۆیە لەسەر جێگادا وەفات دەکات. هەر بۆیە کاتێککە خالیدی کوڕوەلید وەفات دەکات، دایکی خالیدی کوڕوەلید دەگرێتکەوە دەڵێت پیاوێک مرد، کوڕەکەم مردکەوە غیرەت و توانای 1000 پیاوی هەبوو. بۆیە ئیمامی عومەریش دەست دەکاتە گریان، دەڵێت ئافرەتێکمان نییەکەوە خالیدێکی کوڕوەلیدمان بۆ بێنێتەوە دنیاوە جارێکی تر. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.